پیزا لەبەر کردیە قسەش والله الدنيا قرمة وتسي والله ياك ببيني بو قرماتي لبرك والله زوانشة بس بكين واش كان واش فريدة ايوا تساكا تندي تيرا زيتشكا ناشيني واش ناشيني مستركين ببينيتن كوبيرايت مالت مستر كينج بدي مستر كينج او ديزاين بكم يديك كمني لبركم والله هم روجي دوباره ساكتي دوباره شتي دوباره انا مستر كينج دواره دواره ورا يا متي مدى مستر كينج هلو ماي فريند هاي هلا بخير بي كات ساكتك والله باشا دارش كشتي من نبي ويخوما بس هو ساكتة تيدا كنا كنتوري من هربا عن ترينا كنتوري دوم دانا ليستاقي سجنك بيا باش مستقيم جان او زار زود بانو كردي او زار ضرورة ايه دي كيشكاتي او زاره يسان بسيدا نا برسيمني انا او زاره برسيمني او زاره تيرم شتي خوم دوزيو ام زاره زلمني لبريكم هي زليكم ني لبريكم يعني كذا اسمه بوكولي شامي دوباره دسمش يعني دوباره شتي دوباره زون اخوش لبركيو خلي لان بلو سيزليني اشتي حزكم زليكرم يعني اسمه بازارش ديكرم بخواي مش تلاني عادي يعني بدو دقد نابا ددري نازن خم عزول راس تلان ددري لما يشتكي اصل ماركه يعني دي ترين يعني دائما استشي جوان بدل يخون بويتن هالي بجيرمو ندري توا مشكلة كحل زو بسيطة وتسهل بس دي توا من بودين شازي برنامج ابلكيشن لا بأونلاين دتوانيش بكري ديز ابلكيشن يا والله كاكا ابلكيشن انا تولاتا بخواي ميما اري نايتي برنامج ابلكيشن انا بازار اونلاين ها اجل هذا السيستم ده هي وسايت شاتوان لي سايتك شو اشتغلت بكريتو اشتغلنا لنا هم بازار كاني كره صين وبازار امريكا وهم شو نعرفتي توي تواني بكري يلا دي مستا تعرض لهم لي نعزم ديال فيرم كو زين كدا على كده فمن بيستا فيرتكم وايواش فيرتكم كاتسون بكارديتن لقال ما من بو فير كاريكا سلاو جماعات بخير بينو دوباره اساجين سفير كاريكا سرتا لينكي برنامجكم بو هردو سيستمي اندرويد و اي او اس دانا ولا ديسكريبشن دتواني سيرش بي بو بازار اونلاين بما سنترين ريغا بما شكر دادا بزيتو داونلودي انا موبايلك دكيتو وباشان برنامج دكيتو بدو زمانش بردستا كردي وعربي طبعا كردي شيرينك هلا بجيرينو تاوار دەکەین تاوەکو بەرنامەکە دەکرێتەوە ئەمە ژوورکاری بەرنامەکەیە کە چەند جۆرەها کاڵا و جۆرەها بابەتی جۆرا زۆر لەخۆ دەگرێت و دەتوانیت هەر شتومەکە دوێ بیکڕی و پێویستە ئەکاونتێکت هەبێ ئەگە هەت بێت چون ژیرۆ دادەگرین ئەگە نەشت بێ بەشداریکردن هەڵدەبژێری باشان بە دوو ڕێگە دەتوانیت خۆت بەشدارکەی لە ئەکاونتەکە یەکەمیان فەیسبووکە ئاسانترین ڕێگەیە دووەمیشیان دەبێت ئیمێل و یاخود پاسوۆرد دانێت و ئەکاونتێکی تر بکەیتەوە ئێمە ڕێگە ئاسانە هەڵدەبژێنین کە فەیسبووکە و لەگەر فەیسبووکی خۆمان ڕەتی دەکەین و واتە ئیمێل و پاسوۆری فەیسبووکمان ئەنووسین و پاشان ڕەتی دەکەین پاژوەی کۆنێکتمان کرد لەگەڵ فەیسبووک ئەوە ڕووکاری بەرنامەکان دووبارە بۆ دەکرێتەوە و دووبارە دەتوانیت هەرچ کاڵایەک هەبێت بیکڕی کارتی بەڵانسیە جلو بەرەکەیە ئەلکترۆنیات هەیە پێڵاو هەیە جانتا هەیە ئەکسسوارات هەیە کاتژمێر هەیە جوانکاری هەیە و ئەو بابەتانی داشکانیان بۆ کراوە دەتوانین ئەوانی هەڵبژێری ئێمە جلو بەر هەڵدەبژێرین بۆ نمونە
لێرەدا جلوبەرەکان ژنانی تورکی هەیە ژنانی کۆری هەیە پیاوانی کۆری پیاوانی ئەوروپی پیاوانی تورکی جلی مناڵان و جلی مناڵ و جلی حامیلە و جۆرەها جلی تری تێدایە ئێمە پیاوانی ئەوروپی هەڵدەبژێرین با بڵێن بۆ نمونە و لێرەدا چەند چاکەت و جل و شتێکت پیشان دەدا کە لە شێوازی ئەوروپی و ئێمە دانێک هەڵدەبژێرین و یەکێک نرخەکانیشیانە سەر نووسراوە کە بە چەندە و شێوەکەش پێشان دەدا کە چۆنە چەند ڕسمێکی تێدایە و پێ دەڵێ ئەم کاڵایە لە ماوەی 15 تا 30 ڕۆژ بەردەست دەبێت یعنی ئەم کاڵایە لە دەرەوەی وڵات بۆ دێت و فول مارکێ و هیچ ئایبێکی تێدا نییە لێرەدا دەتوانیت سایزی خۆت هەڵبژێری ئێکس لاژی سمۆلی ئێکس سمۆلی میدیەمی لاژی بە کەیف خۆت بە پێی قیاسی خۆت لێرە ژەنگەکە هەڵدەبژێری کە لەنا ئەو چاگەتە بەس گرەی هێواتە ڕەساسی ئەمەش دەتوانیت دانا هەڵبژێری زیادی کەیت و وەرێرەدا خشتەی قەبارەکانی شەیە ئایا تۆ چیت بۆ دەبێت پاشان دێخینە ناو سەبەتەکەەوە ئەو کاڵای کاڵماژوار دێخینی ناو سەبەتەکەەوە پاشان کلیک لەسەر سەبەتەکە دەکەینەوە چینە ناو سەبەتەکە دەبینین کاڵەکەمان لەسەر سەبەتەکەیە پێشەوەی بیکڕین و ئۆفەرێکی تری تێدا توانیت ئەم کاڵای بۆ دیاری بۆ هاوڕێکەتی ببیت ئێمە بخۆمانگە بیکردین ڕازی دەبین لەسەر یاسا و ڕێنمایەکان و بە دوو جۆش دەتوانین پارەکە بدەیە کە من بەڵانس و دووەمیش لە بەردەم دەرگا کاتێک کاڵاکەت بۆ دێت ئێستا ئێمە دڵنیا دەکەینەوە کاڵاکە دەکڕین لێرەدا دەلێت زۆر سپاس بۆ جاریکردن لە یەکەم خانە ناوی سیانی تو خانی دووەم و یەکەم ژمارە تەلەفۆنی خۆت دەنووسی و شاریەکە هەڵدەبژێری و ناونیشانی خۆت هەڵدەبژێری و پاشان ڕازی دەبیت و ئەگەر پەشیمانیش بیتەوە پەشیمان بوون هەڵدەبژێری و پاش ڕازی بوونیش کاڵاکەت لای ئەو ماوەیان پێدەگات وە خزمەت گوزارێکی تر ئایا دەتوانانی لەم بەشە داواکاری تایبەت داوا بکەیت ئەواتە داواکاری لە بازارەکانی دەرەوە وەکو ئەمریکا بازارەکانی چین بازارەکانی بەریتانیا بازارەکانی ئەلمانیا با بڵێن داواکارێکی نوێ ئێمە هەڵی دەبژێرین لێرەدا لینکی کاڵاکە دادنی لێوێ بانمێنە لە سایتی ئەمازۆن کاڵایەک هەڵدەبژێرین لە سایتی ئەمازۆن با بڵێن ئەم مەنزەڵە ئەچین وێنەی مەنزەڵەکە و لینکی سایتەکە واتە کە توینێتە ناو ئەو کاڵایەوە کۆپی دەکەین و لەم بەشە دایدنین و لەگە ناوی کاڵاکەش ناوی کاڵاکەش بەم شێوەیە نووسراوە و ناوی کاڵەکە کۆپی دەکەین و باما شێوە لێوێ پێسی دەکەین و دایدنین و پاشان وێنەکەش دادنین دەبێت بزانین کە ئایا ئەو کاڵای کە داوای دەکەی چ ڕەنگێکەوە شتانە و پاشان ڕازی دەبیێت تێبینەکەش داوای زیاتر دەکەی شتانە و دەینێری بۆ دێ ئەرە والله بۆمە هات چاکەتەکەمان بۆ هات جەوە بژی مستەرکین و بژی بازاری ئۆنلاین وەڵاهی